توضيح بعض النقاط. من المهم أن تنتهي المراسم في ومن لو غزه بغيوي دبر وبجداري لكن كان يجي او تندو تجي داقي كاري بدوام سكتو كوتشي You need to have a male relative to whom you need to be close and feel protected. The situation of instability and conflict in Iraq made every female feel unsafe. And if we want to think of the orphans of war who do not have much protection, the situation can be very grave. I remember the Iraq that I grew up in, where education was offered to everybody, female and male, where jobs were waiting for us after we graduated, and where many injustices occurred, but there were big parts of Iraq if you were not involved in a political dissent situation, you wouldn't be heard. So what are the war doing to women? Can you describe that? You are worried sick that when your children leave the house, they will not come back. If you are a woman heading to work, the street is not a comfortable place to be for women in Iraq. You know that the laws are not with you. So you have to keep the head low and lay low and try to keep your job going. I worry for the children, especially for the female. لەناو خەباتی یەکسانی خوازی پارێزگاریکردن لەو ژنانەی لە توندوتیژی هەڵداهاتن و وەک دامەزرێنەری ڕێکخراوی ئازادی ژن لە عێراق ڕۆڵێکی گرنگی گەڕا و لە عاشکراکردنی توندوتیژی دژی ژنان و کوشتن بە ناوی شەرەف و هاوسەرگیری پێشوەختەی کچان و پێشێلکاریەکانی هەمواری یاسای باری کەسێتی عێراق و بازرگانیکردن بە کچان و ژنان. لە ئاستی نێودەوڵەتیدا لە چەندین کۆنفرانس و چالاکیدا بەشداری کردووە و براوەی خەڵاتی ڕاڤنۆی نەرویجی بووە کە خەڵاتێکی جیهانیە بۆ داکۆکیکردن لە مافەکانی مرۆڤە، خەڵاتی فەرەنسی و ئەڵمانی کە خەڵاتێکی جیهانیە لە ساڵی 2025 وەری گرتووە لە پای کار و چالاکیەکانی بۆ پاراستنی ژنان و منداڵان. هەر هەڕەشە و تیرۆرێک دژی ئەو تەنها هێرش نییە بۆ مرۆڤێک، بەڵکو هێرشە بۆ هەموو ژنان و بۆ مافە بنەڕەتیەکانی مافی مرۆڤ. بۆیە لەم ڕۆژەدا داواکاری کەم تەرخەمی دەسەڵات کە تا ئێستا ناڕوونەوە هەنگاوی جددی نەناوە بۆ دەستگیرکردنی بکەرانی تیرۆرکردنی یەنار محەممەد و پاراستنی تەواوی سەلامەتی چالاکوانان و بەرگریکارانی مافەکانی مرۆڤ، وەستاندنی هەر جۆرە توندوتیژی و هەڕەشەیەک دژی ژنان و دەنگە ئازادەکان دەبینەوانێ.
بۆ ئێمە هێنار محەممەد تەنها بەڕێوەبەری ڕێکخراوی ئازادی ژن و ڕێکخراوی بەدیلی کۆمونیستی نەبوو، بەڵکو و هەڵگری پەیامێکی ژن دۆستی و مناڵ دۆستی بوو لەسەر تاسەری عێراق و ناوچەکە. خەباتی هێنار خەباتی هەر مرۆڤێکە دڵی بۆ خۆشگوزەرانی مرۆڤەکان پێدەدات، بۆ ژیانێکی شکۆمەند بۆ ژنان و کچان و منداڵەکان کە دوور بن لە پلەدووی، بەکەمدانان، فرەژنی و دەستدرێژی بە ناوی هاوسەرگیریەوە، تند و تیژی و کوشتنی ژنان بە ناوی ناموسەوە. پەیامی هێنار دژی یاسای سەدەکانی ناوەڕاست بوو، بێد و دڵی بەوەستاوی و بەردەوام بوو. هێنار محەممەد هەڵسوڕاوێک کە ستەمکێشی ژنانی بە دنیای چینایەتیەوە بەستبوویەوە و خەباتی بۆ دەکرد. ئەو نابەرابەری نێوان مرۆڤەکان سەرچاوەی وزە و کارکردنی بوو، بۆیە ڕۆژانە هەوڵی دەدا و باوەڕی پۆڵایینی بە گۆڕانکاری و بەهێزکردنی بزوتنەوەی ژنان هەبوو، خەباتی بۆ یەکسانی دەکرد. خەباتی هێنار یەکسان بە دروستکردنی ڕووبەرێکی ئینسانی بۆ پاراستنی کچان و ژنان لە دەست کۆنەخوازی و بیری توندڕەوی و یاسای مەزهەبەکان کە ژن لە مرۆڤبووندا دەماڵێت. منداڵی کچ دەکاتە ئاداتی سێکسی و لە پەروەردە و فێرکردن بێبەشیان دەکات و بە منداڵی دایانکاتە دایک. هێنار خەباتی دەکرد تاکو هەموو منداڵان دوور بن لە کڕین و فرۆشتن بە ناوی هاوسەرگیریەوە. هێنار ژیانی خۆی بۆ ئەو باوەڕەدانا کە هەر ئێستا لێرەدا هەمومانی بۆ کردوێتەوە. هێنار سەرکردەیەکی ناوازە و تێکۆشەرێکی شۆڕژگەر بوو لە پێناو ڕزگاری ژناندا، سەرکردەیەکی کۆمەنیستی کەموێنە و جەنگاوەرێکی پەیگیر بوو لە پێناو جیهانێکی خاڵی لە زەبر و زەنگی سەرمایە و جەنگ و سەرکردەکانی و سەرجەم شێوازەکانی چەوسانەوە و جیاکاری. نەریتی هێنار نەریتی خەباتی ڕزگاری خوازانەی ژنان و خەباتی شۆڕژگێڕانەی سۆشیالیستی هاوبەشە لەسەر ئاستی جیهان. وەک ئەمە لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی ژنان و لە خەباتی چینایەتی پرۆلیتاریای جیهاندا بەنەمری دەمێنێتەوە. تووڕەیی و سەرکۆنەکردنی جیهانی بەرامبەر بە تیرۆرکردنی هێناری ئازیز و ئەو بەیاننامە پێش بێشمارانە و پشتگیریە جیهانیە بۆی بەرجەستەکردنی ئەو ڕاستیە بوو کە هێنار چی بوو و چۆن لە دوای خۆی بەردەوام دەبێت. بەڕاستی خۆی یادکردنەوەکە دەمێک بوو ئەو بەرنامەیە دانرا بوو کە یادێک بکرێتەوە بە بۆنەی شەڕەوە دواکەوت و بە بۆنەی کەمی هات و چۆ دواکەوت کە هەندێک لە هاوڕەکانی لە دەرەوەی بڵێن لە ئەوروپا و لە هەتا لە شارەکانی تری عێراقا ئەمڕۆ بەشداریان کردو بۆیە ئەمڕۆ هەڵبژێرراوە کە ئەم ڕۆژە وەک ڕێزگرتنێک لە یاد و خەبات و لە گیانی هێنار دەستنیشان کراوە کە ئێمە ئەوانەی کە لە ناو خەباتی ژنانین هەمومان بە ئەرکی خۆمانمان زانیوە کە بێ بەراسمێکی شایستە بکرێت بۆ هاوڕێنەر. بۆیە ئەمڕۆ ئەم بڕیاری ئەوە دراوە ئێمە دژی تیرۆر و تیرۆریزم بەجیا لە هەر شتێکی در بەجیا لە ڕێزگرتنەکە کە یعنی بڵێن ئەوەلیەتی ئێمە بە بەڵام ئەمڕۆ ڕۆژێکە دژی تیرۆر و تیرۆریزم دژی کوشتنی ئەو ژنە هەڵسوڕاوانەی کە لەسەر تاسەری جیهانە ڕۆبەڕووی کوشتنە بنەوەکە کوردستان بە دوور نەبووەلەوە هەر لە ژنە ڕۆژنامە نووسەکانەوە هەر لە کەسانێکی ترەوە عێراقیش وەکو وڵاتێک لە وڵاتانێک کە چەندین خەڵک بە هۆکاری جیاواز کە ئازاد و ئازابوون بەڕاستی ژیانیان لێسەندراوەتە و تیرۆرکراوانێکێک لەوانەیە کە هاوڕێ هێنار بڵین تیرۆرەکەی زۆر ناخەژێنە کە لە ماڵەکەی خۆیان لە کاتی بەیانیە دەستیان چوە گیانی و ئەو خۆی ئامادە کردبوو بۆی کە بچێت چاپێکەوتنێک بکە لەسەر 8 مارس ڕۆژی جیهانی ژنان و 2 ڕۆژ پێش ئەوە کۆنفرانسێکی گەورەیان لە ناو شاری بەغا ئەنجامدا بوو لەسەر بازرگانیکردن بە مناڵانی کچەوە کە لە دوای ئەوە دیارە متابعە کرابوو. ئەمە ئەو قەزیە گەورەیە بوو کە ئێمە هەمومان ناخمان هەژا لە 2 ئەم ساڵا ڕوویە. ئەم مەراسمێ ئەمڕۆ یەکێک لەو گۆرانیە جوانانەی کە گوێتان لێبێ بە 3 زمانی جیاواز تەرجەمە کراوە بە گۆرانیە کە ئەمە وەکو دەستپێکی مەراسیمەکەیە. لە دوای ئەوە سلایدێک پیشانە درێت کە ژیانی ئەوە وە خەباتی ئەوە و هەروەها وتاری
ڕێکخەرانی مەراسیمەکە بە تایبەتی ڕێکخراوی ئازادی ژن کە ئەو خۆی بەڕێوەبەری ڕێکخراوی ئازادی ژن بوو بە وتاری ئەو ڕێکخراوێ دەست پێەکە و هەروەها ئەو لە بەدیلی کۆمەنیستیاشە ئەندام بووە وەکو ڕێکخراوێکی چەپ لە بەدیلی کۆمەنیستیا ئەندام بۆ ئەوانیش وتاریانە بێ دوا بە دوای ئەو ڕێکخرا و لایەنانەی ترکە چکە ئەمان بەڕاستی هەر لە ئەوەڵە وەکو ئامادەکار ئیمێڵێک بڵاو کرایەوە لەناو ئەو ئیمێڵەیە داوای ئەویان کرد وەر کەسێک وتاری هەیە قسەی هەیە هەرچ پامێکی بتوانێت بینێرێت بۆ ئامادەکەرانیان ڕێکخەرانی ئەم مەراسمە دیارە لیستێکی زۆر گەورە هاتووە کە من بڕوا ناکەم هەمووی فریا بکەیە بە پەیام و بە وتارەکان بخوێندرێتەوە کەسێکیش لێرەیە کە خۆم هێشتا نەمبینیوە لە بەغاوە هاتووە بۆی کە بتوانێت بەشە یاسایەکە باس بکە کە ئایا لە 2 تا ئەمڕۆ ئەم قەزیەیە وەکو تاوانێکی گەورە وەکو تیرۆرێک بەکوێ گەشتووە کە ئەمەژێکێکی ترە لەو بەشانەی لە ناو مەراسیمەکە پێشکەشە دیارەمە کەسێکی قورسە خۆتان نەزانن دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتەکان لە عێراق و لە کوردستانە چۆنی کارەکەن جارە هەیە تۆ بە دیکۆمنت و هەموو شتەکانەوە پێشکەشەکرێ بەڵام سیرەکەی بە ئاسانی بە جۆرێک پشتگوێ ئەخرێ بەڕاستی ئەم قەزەیەکی جیهانیە تەنها قەزەیەک نییە لە کوردستان و لە عێراق کە دیارە بە خۆشحاڵی و لە زۆربەی وڵاتەکان لە زۆرێک ناڵم زۆربەی لە زۆرێک لە وڵاتەکانی ئەوروپا و ئوسترالیا و کەنەدا و مەراسمی ڕێزلێنان و خەبات و دژی تیرۆر بۆ هاوڕێنار کراوە و کوردستان دواکەوتووە هێشتا بۆی کە بۆ مەراسیمەکە گینا لە کاتی خۆی زۆر بەزووی لەو شوێنانەی تر مەراسیمی بۆ کراوە بە بەشداری خەڵکێکی زۆر و ئیشکردنی ئێمە لەسەر ئەم قەزیە بەردەوامە بێ لە پەیوەندیکردن بە شوێنەکانەوە کەم شوێن هەیە من پێم وایە کەم شوێن هەیە لە ڕێکخراوی مرۆڤ دۆست و ڕێکخراوی ژنان و ڕێکخراوە جیهانیەکان و نەتەوەیەگرتوەکان و ئەمنستی و هیچ شوێنێک نییە لەو شوێنانە راپۆرتی ئەم کەسانیان پێنەگەشت بێ نیگەرانەکان پێنەگەشت بێ بەڵام ئەوەی کە دروستکردنی فشارێک لە دەرەوەی کوردستان یەکێکە لەو ڕێگایانەی کە ئەتوانێت بە مەجبوری دەسەڵاتدارانی عێراق جوابی ئەوە بدەنەوە بتوانن بەکەرانی ئەم تاوانە گەورەیە بە دادگا بگەێنن هێمایەکە بۆ فاداری هەموو ئەو کەسانی لێ بە دەستی غەدر و تاوانکاری لەلایەن هێزە کۆنەپەرستەکانەوانێ ئەنجام دەدرێت بەرامبەر دەنگە ئازادەکان و دەنگی ئازادی و یەکسانی خوازی ژنان کێکێک لەوانە هاوڕێیەنارە بەڕاستی تیرۆرکردنی هاوڕێیەنار تیرۆرکردنی دەنگە ئازادەکانە کە لێرانەیە ئەوە ئێمە هەمومان و هەموو ئافرەتانی ئازادی خواز ئەم هەڵوێستە تیرۆریستانە ئەم هەڵوێستە خراپەی کە لەلایەن هێزە کۆنەپەرستەکانەوە ئەنجام دەدرێت بەرامبەر دەنگە ئازادەکان محکوم دەکەین کە پێمان وایە ئەمە بۆ خۆی کەپکردنە و تیرۆرێکی ئاشکرایە بۆ هەموو یەکسانی خوازان بۆ کۆمەلگا بەگشتی چکە تۆ کاتێک کە دەنگێکی ئازادی خواز تیرۆرەکەیت تیرۆرێکی تەنیا کەسایەتێک تیرۆر ناکرێت دەنگە ئازادەکان تیرۆرەکەیت دەنگی ئازادی نیە کۆمەلگا بکەیتەوانێت کە ئەمە بۆ خۆی کۆمەلگا هەنگاوێک بەرەو دواوە ئەهێنێ کە وردە وردە بەرەو هێنانە دواوەی کۆمەلگا زاڵبوونی فکری کۆنەپەرستی و فکری نایەکسانی قوڵەکاتەوانێ لەبەرەوە ئێمە ڕێکخراوەکانی ژنان بە دڵنیاییەوانێ ئەم کردوانە محکومەکەین هەوڵەکانمان چڕەکەینەوانێ یەک گرین لە پێناو ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو کارە ناڕەوایانی کە بەرامبەر بە دەنگە ئازادەکانە کرێ ئایا بەرامبەر بە ژنان بکرێ یا بەرامبەر بە پیاوان بەرامبەر بە هەر تاکێکی کۆمەڵگای یەکسانی خواز ئازادی خواز بکرێت ئێمە دژیە وەستین و بە تایبەتی ئەمڕۆ زۆر هەڵوێستی ئاسایی تیرۆریستانە فکری کۆنەپەرستی ئەمڕۆ ڕوبەڕووی بە چالاکیەکانی ئافرەتانە بێتەوە ڕوبەڕووی دەنگە ئازادەکانی ئافرەتانە بێتەوانەیە کە هاوڕێنەیار یەکێکیانە